ئەوە ئەمەوێ باسەکەمی پێ کۆتایی پێبێنم مەسەلەی مراقەبەی خوایە خۆشەویستەکان. بڕوا بکەن ماوەی هەفتەیەک زیاتر لە 5-6 لەلایەن ئافرەتان و تەلەفۆن کراوە گلەی لە پیاوانی خۆیانەکەن، ئەڵێن هەر کاتێ دەوروبەریان چۆڵە بێ تەماشای شتی خراپەکەن. کەمتر لە هەفتە خوا ئەزانێ یەکێک پێم ئەڵێ مامۆستا مێردەکەم تەلاقی خواردووە، یا ئەڵڵا لەسەر چی؟ ئیتر سەیشتی حەرام نەکاو بەڵام سەیری کردووە، تەلاقی خواردووە، نە یەکێک نە دوان نە سیان بەخوا. ئەوە گەیترە تو خوا مامۆستا باسێکی و مۆزوع بکە، بەخوا پیاوەکەم تەرکی ناکە. ئەبێ هەز بە مراقەبەی خوا بکەین. حەدیثێکتان پێ ئەڵێم بەڵکو دڵی ئەوانە بێدار کا کە خەریک ئەمرێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم دەفەرمێ وەکو لا سنەنی ئەبی داود و سنەنی ترمزی بە سەنەدێ صحیح هاتووە لە حەدیثەکەی ثەوبانە فەرمێ لأعلمن أقواما من أمتي خەڵکانێک دەناسم لە ئومەتەکەم لە ڕۆژی قیامەتە بە بەرزی شاخەکان حەسەنات دێنن، بە بەرزی شاخەکان خێر و حەسەنات دێنن. بەڵام خوا سبحانه وتعالى هەمووی ئەدا بەبایە، هەرچی ئەو شاخە کار و کردەوە هەیە بای بە. ثەوبان ترسیا يا رسول الله صفهم لنا جلهم لنا وصفی کە بۆمان ڕوونی کەرۆ نەوەک لەوان بین و بەخۆمان نەزانین. فەرمووی خەڵکانێکم لە خۆتانن نوێژ ئەکەن چۆن نوێژەکەن، ڕۆژی ئەگرن چۆن ڕۆژی ئەگرن، بەڵکو زیاتریشی فەرمووی شەو نوێژیش ئەکەن جار و بار. بەڵام ئەمەیە مەوزوعەکە قوم إذا خلوا بمحارم الله انتهكوها. خەڵکانێکن کاتێک تەنیا ئەکەون لەگەڵ حرامەکانە هەتکی ئەکەن دەستی بۆ ئەبەن، هەست و شعور ناکەن بە بینینی الله جل جلاله، هەست ناکەن خوا ئاگای لێیانە. ئەی نێشخوێنی بەڕێز، ئەی مسلمانی بەڕێز، لە خوا بترسە. ئەگەر لەو ساتە عەمری خوا بکەیت چی ئەڵێ بێنە بان سەرت و تەلەڤیزیۆنەکە لە بان شتی خراپە، ئەڕێیتە دوکانەکەی وە فەقیرە نازانێت چۆن پەلاماری کۆنتڕۆڵەکە بدا و لای داخێرە، ئەڕێیتە ماڵەوە نازانێ چۆن پەلاماردا و لای داخێرە. خۆ باسی تەنیایی هەر مەکە. ئەفەرمی ئەو قەومانە بە ئەندازەی شاخەکان حەسەنات دێنن، بەڵام هەمووی بایوە چونکە تەنیا ئەکەون لەگەڵ حروماتەکانە هەتکی ئەکەن، دەست بۆ حرامەکان ئەبن. ئەو سەتەلایتانەی ماڵ پێم ناڵێ مەجموعەی ئەوروپات بۆ چییە؟ چ قەناتێکی تایە لە نێڵساتە نییە؟ ئەگەر نەفسی شەیطانی نەبێ، حەز و ئارەزووی خراپەت نەبێ، بۆ چیتە؟ بیسڕۆ لایدا. ئەو هەموو کەناڵە خراپە هەیە بۆ نایسڕی تۆ، خۆت سەبەبی، خۆت حرامەکەت حازر کردو بۆی هەر ساتێ دەست بۆ برد لەبەردەستا بێ. بڕیار بدە و تەوبەی یەکجارەکی بکە مسلمانی بەڕێز، بەندەکانی خوا هەر ئێستا عەزم کە و تەوبەی ڕاستەقینە بکە و هەر ئێستا ڕۆیشت تۆ بۆ ماڵ هەرچی کەناڵی خراپە بیسڕۆ لە تەلەڤیزیۆنەکە، بەتەنیا لە ماڵ مەکەوە ئەزانی نەفست ضەعیفە و گشتمان نەفسمان ضەعیفە، هیچ کەسێ خۆی بە پیاو باش نەزانێ، هەموو ئینسانێک نەفسی ضەعیفە،
بەرامبەر شەهەوات و ئارەزوو. بۆیە تەنیا مەکەوە، با خێزانت کێشەکە لەوتە خێزاندارەکان. باسی گەنجەکان ناکەم کە من هەمووی بەکەم تەرخەمی دایکان و باوکان ئەزانم بەخوا. خێزاندارەکان ئەمە دەرد و کێشەکەیانە. ئافرەت هەبووە بە پیاوەکەی وتوێتی بیکە خاتر خواوازی لەبێنە، ئەگەر ئەزانی من تێرت ناکەم ژنێکی تر بێنە، بەس واز لەمە بێنە، نەوازی نەهێنا. هەتا جارێکیان خێزانەکەی ڕۆشتۆ ماڵ باوکی، نزیکەی 2 ڕۆژی پێچوو، تەلەفۆنێکی کرد بۆ ئەم کابرایە کە عەلەساس تازە تەوبەی کرد بوو، حەزی لە دین و لە مزگەوت بوو. دوای 2 ڕۆژ و تەلەفۆنێک لە بەینیانە، تەلەفۆنەکە بڕیا و چی ئەلووی کرد، ئافرەتەکە گوێی لە دەنگی پیاوەکە نەما. ئەو بوو ئافرەتەکە لەگەڵ براکەیە هات، بە تەنیا نات وەکو ئافرەتانی ئەمڕۆ. ئێوەی دایکان و باوکان بەرپرسن لەوەی مناڵەکانتان بە تەنیا لە ماڵ دەرەچوێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ هیچ ئافرەتێ بە تەنیا لە ماڵ دەرناچێ ئیلا شەیتان هاوڵێتی. چۆن بە تاق و تەنیا لە ماڵ دەریەکە، ئەمە دڵپیسی نییە، ئەمە شەرعی ئەڵڵایە جەلە جەلالوه، ئەمە حوکمی خوایە کە نابێ بە تەنیا لە ماڵ دەربچێ. چونکە لەم ڕۆژگارە بە تایبەت فیتنە و بەڵا زۆر بووە، مۆبایلەکان ئەو شەیتانانە. ئەمما بەخواوەی مۆبایل بەسەری هێناوین، سەتەلایتیش نەیکردووە، لە ماڵی خۆیەتی ئافرەت دایک و باوک لە ماڵە لەگەڵ کوڕ قساکە و باوکیش خەبەری نییە. هەمووی سەبەبەکەی مۆبایلە. جا لەگەڵ براکەیە دەرچوو هات بۆ ماڵ، تەماشاکە ئەمە پیاوە، ئەمە پیاوە و ڕوت و قوتە و تەلەڤیزیۆنەکەیش هابان شتی خراپە و کۆنتڕۆڵەکەش بەدەستیوێتی. ئەمری خوای کردووە، باشە بۆ حەمدی خوا ناکەی چەندێک کە تەماشات کردووە و تا ئێستا ماوی لە ژیانە، ئەگەر بەو حاڵە بمردایی چی وەڵامی خواتە داوە جەلە جەلالوه؟ چ وەڵامێکت هەبوو بەرامبەر ئەڵڵاه؟ وەڵڵاهی هەبووە لەو ساتانە ئەمری خوای کردووە، وەڵڵاهی ویسیانە کۆنتڕۆڵەکە لە دەستی دەرکەن، وەڵڵاهی دەرنەچووە لە دەستی، بۆی بێتە شاهید بەسەری وە لە قیامەتە. کۆنتڕۆڵەکەی دەستمە سەیری خراپە و حەرامم کرد من. کۆمەڵگامان بەرەو خراپیە ڕوە. ئاگادارتانەکەمەوە مسڵمانەکان، دەست بە دەست نوێژەکان، ماڵ و مناڵی خۆتان بگرن، ڕەحمەتی خواتان لێبێ. مەقەیەتی ماڵ و مناڵ ناڵێم خەریکی دەور و بەرەکەی خۆت بە، بەس مناڵ و مناڵی خۆت، بەس خەریکی کچەکەی خۆت بە، خەریکی کوڕەکەی خۆت بە و مەڵێ دەسەڵاتم ناشکێ بەسەریە، بەخوا ئاشکێ بەسەریە. خۆت کەم تەرخەمی لەوەی دەسەڵاتت ناشکێ بەسەریە. بارجوو بکەین بۆ لای خوا. واللهی سەبەبەکەشی نەناسینی خوایە جەلە جەلالوه، حق و حەقی ناسینی. وما قدر الله حق قدره والأرض جميعا قبضته يوم القيامة والسماوات مطويات بيمينه سبحانه وتعالى عما يشركون. جا خلق حقي قدري خوايا نقرتوا. اگر انسان خوا بناسي بزانه بینایە بیسەرە ئاگایە مطلعە بەسەر بەندەکەی خۆیە، ئەوسا دەست بە حەرامەکان نابە، وریاییەکە. خۆشەویستان، تەوبەکردنێک بەدڵ بیکە و بە زمان بیکە و بەکردەوە بیکە، پاشان خۆت لە هەشتێک بە دوور خەبەرە و ئەوانات بە، چونکە نەفس ضەعیفە وەکو عەرزم کردی بە تەنیا لە ماڵ مەمێنە، ئازانی ترسی هەیە. هاوڕێتی کەسێک ماکە ئازانی ترسی هەیە، شتی خراپت پێدا، شەریتت پێدا، ئەگەر چی ئەمڕۆ کار لە شەریت و شتیش نەماوە. حەرامەکان فیتنە هاتوتە ناو هەموو ماڵێکۆ.